بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی دەروێرگا دێمەلایەوە. ئازیزانم لەم بەرنامەیەدا باسێکی تەواو دەکەم لەسەر وەستانی چالاکیە وەرزشیەکان لە کوردستان، کاریگەریەکانی هەروەها ئیزافەتەن لەگەڵ وەستانی خولی عراقی، هەڵوەشاندنەوەی خولی عراقی وەرزی ئەمساڵ کە لەم هەفتەیەدا بڕیاری لەسەر درا و بەپێی دەرفەتیش باسێک لە دەستپێکی خولە ئەوروپیەکانەکەین کە لە هەفتەی داهاتووەوانێ وردە یارەکان دەست پێ دەکاتەوە. خولی ئیسپانیش هەر لە هەفتەی داهاتوو یارەکانی دەست پێ دەکا کەیتر ئەمەش دوای ئەڵمانیا دەبێتە دەستپێشێک بۆی کە خولەکانی ئیتالیا و ئینگلتەراش یارەکانیان دەست پێ بکەنەوە. بۆ قسەکردن لەسەر تەوەرەکانی ئەمڕۆی بەرنامەکەشم میوانداری هاوڕێی عەزیزم دارا جەلال کردووە کە وەکو ناوژوانی پلەیەکی عراق و کوردستان هەروەکو شیکەرەوەیکی وەرزشی لەگەڵمان ئامادە بێت لەم بەرنامە. داراجان جارێکتر سوپاس بۆ ئامادەبوونە. زۆر سوپاس. داراجان سەرەتا ئەمەوێ بۆ دەست پێ بکەین بڕیاری هەڵوەشاندنەوەی خولی نایابی عراق کە لەلایەن یەکی تۆپی عراق بە هەماهەنگی ئەو دەستە کاتی کە لە یەکی تۆپی عراقی لەگەڵ وەزارەتی وەرزش و لاوانگەیشتنەوە بڕیارە. بازام تۆکو خۆ کە داوەرێکی لەو خولەیە بەردەوام لە ئەم ساڵ و ساڵانی ڕابردوو داوەری کردووە، کاریگەریەکانی هەڵوەشاندنەوەی ئەم خولە چۆن هەڵەسەنجێنی لە کاتێکە هەمومان دەزانین خولی ئەم ساڵ تووشی زۆر تەنگ و چاڵەمە هەڵ. بەڵێ پێشەکی بەناوی خوای گەورە سپاس بۆم دەرفەتە بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو مرۆڤایەتی لە جیهان و عێراق و کوردستانی خۆمان بە تایبەتی و بە تایبەتیتر چینی وەرزشکارانی خۆمان. بێگومان بڵاوبوونەوەی کۆرۆنا ڤایرۆس چۆن لە هەموو جیهانی وەستان هەموو چۆنەڵی ژیانی وەستان لە هەموو ڕوویەکانەوە لە دیراسەوە لە وەرزشەوە لە هەموو کایەکانی ژیانی وەستان کاریگەری هەبوو بەسەر هەموو ڕووی زەویە. بێگومان عێراقیش بێبەز نەبوو و کوردستانیش بێبەز نەبوو لەم بەڵاو نەهامەتیە. بێگومان گرنگترین شت چۆنەڵی هەموو شتەکان وەکو وەستا لە عێراقیشە وەستانی خولی عێراقی بوو لەو فتری سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناکە نەک هەڵوەشانەوەی هەتا فترێکیان دیاری کرد. لە ئاخیرە ئەم ئیتیحادیە تۆپی عێراق و وەزانین هەڵوەشایەوە هەم یەکێتیەکە کۆمەڵێک کاتی یەکی تۆپی عێراق دامەزرا لە ئەندامان و عوزوی ئیتیحادی عێراقی بڕیاریانە ئەگەر چۆنەڵی ئەم نەخۆشی ڤایرۆسە تا ڕادەیە کەم بێتەوانی ئەو کاریگەری نەبێت لەسەر عێراقا مدەیەکیاندانا لە پێش سەرەتای چۆنەڵی بیدایە لە مانگی ڕەمەزانە پێش جەژن بڕیاریان نەبوو بەرواری سێ حەو خولی عێراق دەست کاتوانێت بە تاوکردنی یاریەکانی خولی نایابی عێراق. ئەو بۆی ئەو فترێشیاندانا بۆی لەمای ئەو چەند مانگێک و نیوە هەموو یانەکان ئێستعدادی خۆیان بکەن و یاریزانەکان دەستکەن و بەڕاهێنانەکان ئایا بە کۆمەڵ بێ بەجیا بێ بەڵام میمەوەیە ئێستعدادێکیان تیا بێ و بە چاڕوونیان هەبێت کە لەو تاریخەیە خولی عێراق دەست پێکاتەوە. وەکو بینیمان لە دوێنێ و پێرێدا بوو هۆی تەشەنەکردنی ئەم ڤایرۆسە و کاریگەری زۆری لەسەر هەموو جیهان بەگشتی و عێراق و کوردستانی خۆشمان کە زیاتر تەشەنی کردووە کاریگەری هەبووە لە هەموو شار و شارۆچکە و گەڕک و بازار و شتەکانە. بۆیە بەپەلە چۆنەڵی بڕیاریان ناکە خولی عێراق لەم ساڵدا بوەشێنێتوانێ. بەڵام ئەوە ئاسان نییە تۆ بڵێ خولێک هەڵەوەشێنمەوانێ. ئایا هۆکارەکانی چییە؟ ئایا نەتیجەکانی چی لێت؟ ئایا ئەو فرقانی کە سەرەکەون؟ بێگومان ئێستا بۆم نە چۆن لە ئەوروپا گە بڵێ خولێک هەڵوەشاوەتەوە قسە لەسەرەوەکرێ ئایا ئەو فرقانی کە سەرەکەون بۆ ئەبتاڵ بۆ ئیتیحادی ئەوروپی کە دائەبەتن چی لێ و چی نایە. بێگومان خولی عێراقیش بە هەمان شێوە. بۆیە بڕیار دراوە ئەوەی کە من ئاگادار بوو معلوماتی کە من لام بێ ڕاستە خولی نایابی عێراق هەڵوەشاوەتەوانێ تا ئێستا هیچ فرقەی بۆ منە نەدابەزیوە نەسەرکەوتووە بەتەمان تەرجەموعێکن بۆ ئەو یانەکانیش بە حوڕێتی خۆیان بێ. ئەوە نیە بڵێ هەموو یانەکان بێ بە ئیزواری بەشدار بن تێگەی بە یەک مەرحەلەش بۆچی ئەمە چی لەم لە بە یەک مەرحەلە مەژەکرێ ئەگەرێکی زۆر ئەگە وەزعی ئەقلیم کوردستانی خۆمان باش بۆ منە یاریگاکانی هەولێر سلێمانی دۆگ و زاخوانە باش بێت تا ڕادێک ئەگەر ئەم وەز ئاسایی بێ یاریەکان لێرە بکرێت بە یەک مەرحەلە. ئەمە دقیق نییە ساڵەسە بەڵام ئەوەی کە من بیستمار زوبی لە هەنی لە ناوبژان دەوڵەتیەکان پاڵاوتنێک ئەنجام بدرێ بە یەک دەوریش ینی بە یاری چوون و هاتن نییە. ئەو نیە بڵێ لە فلان مەلعەب وە لە فلانەوە
تهدید یەکەم بە تەجەمع بە یەک مەرحەلە یاریەکرێت ئەمە بۆچیە بۆ دیاریکردنی هەم پاڵەوانی خولی عێراق دیاریەکرێت تیادا هەم دیاریکردنی ئەو کورسیانەی کە لە عێراقا هەیە بۆ بەدەستێنانی ئەوەی کەسێک بۆ خولیانە پاڵەوەکانی ئاسیا یا خولێکێتی ئاسیا ئەوە دیاریەکرێت بێگومان ئەمەش چۆنەڵی بە هەمان شێوە چۆن لە هەموو جیهانە کاریگەریە لە عێراقیشتا کاریگەری هەیە لەسەر لە ژیانی ڕۆژانە لەسەر یاریزانان لەسەر ڕاهێنەران لەسەر ناوبژیوانان لەسەر ینی لە هەموو ڕێک و کاریگەریەکی سلبیاتی خۆی هەیە باش ئێمە یعنی زۆر کات لە یاریەکانە ڕەخلە لە ناوبژیوانەکەین یعنی ئەمە حاڵەتێکە کە بەردەوام بە تایبەتی لە عێراق و کوردستان زۆر باویەیە بەڵام من لێرە ئەمەوێ خاڵێک زۆر بە گرنگی وەرگرم لەم بارودۆخەی کە اتحادی عراقی هەڵوەشایە حکوومەتی عراق هەڵوەشایە وەزیرێکی نوێ بۆ وەرزش و لاوان دانراوەتەوانێ یانەکانی یاریزانیان هەیە دەبینین هەنێیانە موچیان دابش کردووە داوەرانی عێراق ڕادەی زەرەریان لەم بارودۆخەیە چۆن بوو یعنی بەکوێگەی ینی یانەکان تا ڕادێک ئاوڕیان لە یاریزانەکانی خۆیان نایوانێ بەڵام بارودۆخی ناوژیوانان چۆن بوو بەداخەوە ئێمە وەکو عێراقاڵێن عێراق بەگشتی ینی بە کوردستانیش و بە عێراق و هەمووی بە یەک شێوەگەر باسیکەی ناوبژوان لە وەکو وڵاتانی تر نەبووەتە بە میهنەیەک بە بوارێک کە تۆ بڵێ ئەم ناوبژوانە هەموو ئیش و کاری خۆی مەلاخەص بێت تابێت بە بواری ناوبژوانێتی بۆ نمونە ئەگەر تۆ ناوبژوانی ببووایە بە بوارێکی ڕسمی ببووایە بە میهنەیەکی سەرەکی ئەم ناوبژانە زیاتر بایەخی بە خۆیان زای ئیتیمامی بە بوارەکەی خۆیان لە هەموو ڕێگۆ بۆچی بەڵام ناوبژان پێویستە لە هەفتەیەکە 4 ڕۆژ 5 ڕۆژ وحدەی ڕاهێنانکە پێویستە بەردەوام متابعی گۆڕانکاریەکان کە بەردەوام متابعی پێشکەوتن وشتانە بکە بەردەوام کۆنتاکتی هەبێت لەگەڵ اتحادی ئاسیایی لەگەڵ اتحادی عراقی لەگەڵ اتحادی ئەوروپی ئەو کۆنتاکت وشتانەی هەبێت بە ئۆنلاین خەریک بێ لەگەڵیانە بۆچی نابێ ناوبژان وەکو سەحافە نییە وەکو یاریزان نییە وەکو ڕاهێنەر نییە وەکو شتەکانی کردنی ئەبێ بەردەوام چۆنەڵی ئاگایداری هەموو گۆڕانکاریەکان بێ پێشکەوتنەکان بێت لەسەر تۆپی پێ تایدا بەڵام بەداخۆ بنین لە عێراقا نەبووە بە میهنەیەکی سەرەکی ناوبژوانێکە ناوبژوانێتیەکەکە بۆ منە بە شتێکی مەحدود تەنها هۆکاری سەرەکی یەکەم حەز و زەوقێکی ئەم کەسە خۆیەتی کە لەم بوارەیە و بە دەرەجەیەک دووەمە بێ بە ئیشی دومی واتە نەبووە بە ئیشی یەکەم هەیە بۆ منە ناوبژوانە لە عێراقا ناوبژوانی نێودەوڵەتی مۆزەفە جای وهەیە ئیجازەشی ناوی کارڕۆ بە ناوبژوانەکەی هەر ناوبژوانی نێودەوڵەتیە لە عێراقا مۆزەفی دایرێکە ڕۆژەکەی تەحکیمیە بووە ئەقەڵی بۆ دروست بوو ئەمە بۆچی وایە کە بە چاوێکی زۆر گەورە و زۆر قورسەوە نادرێتێت سەر چۆنی هەر وەرزش بەگشتی خاستن لەناو هەمووانە بواری ناوبژیوان کاتوان بڵێن بەداخەوە بۆ شێوازە سەیری نەکراوە بە چاوێکی زۆر گەورە و چۆنی حساباتی بۆ نەکراوە بۆیە ناوبژوانەکەش زیاتر بایەخ بە چیەکە بایەخ بە وەزعیەت و ژیان و ئیشی سەرەکی خۆی بە ئایا مامۆستا بێ ئایا مۆزە بێ ئایا شورتە بێ هەچی بێ ئەوە بە ئیشی سەرەکی دانێ ئیشی دووەمێ بێ بە بواری ناوبژوانەکە تۆش کە ئیشی دووەم کامیان ئەقدەمێ دەی بەچی بە ئیشی یەکەمەکە و ئەوە کاریگەریە لە ڕووی داراییشەوە کاریگەری هەیە بە تاکید بۆچی ئێمە بۆم نەتوەگە یاریەکان ناوبژان و گۆزان هیچ ڕاتبێکی مانگانی نیە هەر لە جیهانی شاوایە بە هەمان شێوە چۆنڵی حاکمێ لە مەحکەمە هیچ ڕاتبێکی نییە مەگەر کێشێ و مشکلەیەکی هەبێ قەزیە هەیە ئەو لە بریەوە حاکەمی بە هەمان شێوە ڕاتب و معاشنیە تەنها ئەو یاریە ئەگەر لەو ساڵێش ئەو اختیبارانەکە ئەگەر لەو اختیبارە عەمەل و نەزەریانە دەرناچێت هیچ یاریە بەڕێوە نابات کەواتە لە ڕووی مادیۆ هیچ شتێ ئیسفادە ناکە خاستن کە ئێستا دەورەکان وەساون هیچ یاریەک بەڕێوە نابە ناوبژوانی چۆنەڵێ ئەتوان بڵێم یەکێکە لە زارمەندە گەورەکان کە نەتوانێت ئەو ئیسفادە و مادیە و سودمەندی کە هەیە بۆ لە ڕووی داراییوانێ زارمەند بێتیایدا و نەتوانێت بەدەستی بێنێ زۆر باشە ئایا هیچ گفتوگویەک لەگەڵ اتحادی عراقی کراوە کە قەرەبوویەک بۆ ناوبژوانان هەبێت کە ئێستا خۆتان کە ناوبژوانن تێیا بۆ نمونە یعنی ئەم بارودۆخەی اتحادی عراقی تا چەند گورزێکی ترە لە ناوبژوانانی عراق هەڵوەشانەوەی ئەمتیحادی پێشوو بە تایبەتی کە ئێستا دەنگویەوە هەیە کێشەکان لە سەریان زاوێ بە لێکۆڵینەوە لە پارە و چۆنێتی سەرفکردنی کاروبارەکانی ڕابردوویان کاک محەممەد چۆن وەزعی عێراق وەزعی سیاسی عێراق بەهۆی ئەم تایفەگەری و مشتەوە وای لێ هاتووە بەردەوام گۆڕانکاریە بێت لە سەرۆک وەزیران لە سەرۆک نازانچی لە وەزارەتەکان لە پەرلەمان ئەو هەموو مزدار و خۆپیشاندانانە چۆن تاسیری هەیە لەسەر بەڕێوەبردنی عێراق ڕاضەکەشی بە هەمان شێوە بەڵام لە بەرجێکی جیاوازە ئینە هەموو ئەو شێواز و بێسەروبەرەیی کە لە بەڕێوەبردنی عێراقا هەیە بە هەمان شێوە لە وەرسەکەی شاوایە بۆ منات لە ڕێزی اتحادە
عضو اتحادشکا لێ ڕێز اتحادەکە هەموو اتحادی دووەلی هاتنە سەرخەت چۆنە چەندین عضو اتحاد هەیە قەزیە لەسەرە گیرا ئەمە هۆی کێشە و مەشاکلان کاریگەری هەیە بۆی کە هەر ڕۆژە کۆمەڵێک کەس لەو شوێنەیە بن هەر ڕۆژە کۆمەڵێک کەس قەراراتیان هەبێت چا ئێستا چۆن لە شتێکی کاتیان داناوە عضو اتحادی کاتیان داناوە کە چەند کەسێکی کوردیشی تێدایە هەم لە لێژنەی نابژوانەکانی کە ئەم ساڵ بۆم هەر لە بەرز سیروان سەلمان ئەستا ئەرسەلان قادر ئەمانەی کە تێدایە بۆی بەشێکم کاریگەری هەبێ ئەگەر بۆ خوازی داهاتوش خۆی عێراق دەست پێکاتوانێ بتوانێت کاریگەری هەبێ ئیسفادەیەکی هەبێ بۆی زیاتر بایەق بە نابژوانە کوردەکان ببن بۆی لە یاریەکانی خوڵی عێراق کاریگەری هەبێ یاخۆ زوبەی نابژوانە کوردەکان چۆنەڵی فەرقی کات تۆزی ئاسیان بەرەو پێشتر بچێت چونکە هاوشێوەی نابژوانە کانی عێراق کە ڕۆژ بە ڕۆژ ئەوان ئاسیان پێشەکەوێ نابژوانیان ئەبێ بە نێودەوڵەتی ئەچێتە دەرەوەی عێراقا ئەمەش کاریگەریە پاشان لە عضوی اتحادەکانە چەند کەسێکی تێدا وەکو لە هەولێر و لە کەرکووک و لەمانە لە لیژنەکانە چەند کەسێکی کوردی تێدا تەمە ناکەن ئینشەڵاوە سوودێکی تایبەتی هەبێ بۆی بتوانن کوردستانیش لەو چێبڕچێ و پێشکەوتانی کە لە عێراقا هەیە بۆی تەنسیقێکی تەواوی هەبێ هەتا ئەگاتەوە هەڵبژاردننی ڕسمی بە بۆچوونی تۆ لە ڕووی ئاست و توانەوە کۆرۆنا ڤایرۆس و مۆستانە لە ناکاوە بە تایبەتی کاڵۆشانەوەی خولی عێراقی بە دوهاو تا چەند کاریگەریە بێ لەسەر ئاسی هەم ناوژیان هەمیش خولی عێراقی ویانەکان بێگومان کە ئەم کۆرۆنا ڤایرۆسە تاسیری هەبووە لەسەر هەموو مرۆڤایەتی لەسەر ژیان نەوەک لەسەر چۆنڵی بە تاعدیلکراوی لەسەوانە لە ڕووی ڕاستەوە سێرەکەی بە تاکی وەکو تەماماژەم پێدا تاسیری هەیە لە هەموو شتەکان تاسیری هەیە لە ئیعلام کاکە بینسپۆرت کەناڵێکی فەزایی گەورەیە بۆ هەی وەستانی ئەم حاڵەتانەوە لە ڕووی بەدەستهێنانی ئەخبار لە ڕووی پەخشکردنی یاریەکانە لەگەڵ موزیعەکانی خۆیان نابەجددی یعنی ئەمە چۆن لەسەر بینسپۆرت لەسەر ئەو هەموو یانە گەورەکانی جیهان چۆن تووشی زەرمەندی گەورە بوون چا خاستە لە عێراقی خۆمانەکە لە عێراقێکی شکست خواردو و عێراقێکی دواکەوت و عێراقێکی کاڵم عێراق بە هەموو کە ئەناڵێنە بە چەندی کێشە و مشکلاتی گەورەوە کە ئەنج وەرزشش نەبووە بە فاکتەرێکی سەرەکی وەکوچی ئیشی دوم و سێم و چوارمانە زۆر باەخی پێ نەدراوە بۆیە کاریگەری هەیە بە هەموو بارەکان و لە ڕاهێنەرەڵی لە ئەعلامەڵی لە کەناڵە فەزایەکانەڵی لە بەیاریزانانەڵی بە ناوبژوانانەڵی بۆچی کاکە ناوبژوان یاریزانەکان ئیشی سەرەکییان یاریکردنە وایە بەڵام کەسێکی عقدی کردووە نیوەی عقدەکەی وەرنەگرتووە داگایکی ڕسمیش نییە خاستن لە کوردستانە کە بتوانێت ئەو حەقی بۆ ڕاکێشێ وای لێ هاتووەڵی زۆر جار ناوبژوانەکانش باماشەوە ناوبژوان ئەگە ئیشێکی سەرەکی خۆی نەبێ بتوانێت بە ناوبژوانی کاری خۆی بەڕێوەبەرێ هەرگیز ناتوانێت سەرکەوتوو بێت و یاخو بژێوی ژیانی خۆی پەڕێوەبەرێ باوکو هەبێ ئیشی سەرەکی خۆی هەبێ ڕسمێ بێ ئیشی دۆمی ناوبژوانەکە بۆچی ئەوە نییە بڵێ لە وڵاتێکی پێشکەوتووە بین بڵێ بەهۆیەوەی کە یاریەکان ناوبژوان دانیشتۆ لە ماڵ و یاریەکان بەڕێوە نابادەوە ئێمە ئەو مەبلەغی پارەی بۆ قەرەبووەکەینوانێ ئەوەتە تۆ بە مۆزەفەکەی خۆی کە لە دایرەکەیە داوامەکان نایادێتچان وەرەوەی باسی ڕاضە و ئەو شتانە کاتە ئێستا شتێک ئەتوان بڵم نەماوە لە عێراقەکە بڵێ بوونی هەبێ شتێک بنای ڕاضە بێ شت بنای هەبێ وەرزش بێ لەبەرچی بێگومانی لە هەنێ ڕۆ منەڵم ناحەقیش ناکەم چونکە مرۆڤایەتی و نرخی ئینسانەکان ئەوانە لە پێش هەموو سەلامەتی کەسەکان لە پێش ڕاضەکەوە ئەمەی باسمان کرد بۆ عێراق ڕەنگە لە ڕووی توشبوون و هەڵوەشانەوەی خولی عێراقی کە بینیمانە ئەو ڕێژە سۆری توشبوونی ڤایرۆسەکە و مردنوەم حاڵەتانی لە عێراقا بینیمانە و تا ڕادێک ڕێ پێدراوێ بەڵام بابینە سەر کوردستان و وەستانی خولی کوردستان کە هاوشێوەی خولەکانی تر هاوشێوەی خولی عێراق یعنی بڕیار لە وەستانی خولی کوردستانیرا بە هەمان شێوە جەنابیشە پشتێکی تەواوە هەیە لە خولی ناوی کوردستانی کە بە درێژایی ئەم ساڵیش ناوژیانێکی بەرداوامی یاریەکانی ئەو خولە بووی بابزانم کاریگەری وەستانی خولەکانی کوردستان لەسەر وەرزشی خۆمان چۆن دەبێ و تا چەند بەڕەوای دەزانی کە خولی کوردستان تا ئێستا وا دێک بۆ دەستپێکردنەوەی یاریەکانی دیاری نەکراوە بڵێ بەداخەوە ئێمە کە باسی عێراقمان کرد هەمان ئەو دواکەوتوی هەموو هۆکارانی کە ڕووی لە عێراق کردووە بێگومان کوردستانی خۆشمان بەشێکی سەرەکی بەرەکەوێت لە ڕوویەک و عێراق باشترە بە حکمیی ئەو دامۆشتەی کە بۆ ڕاضە و بۆ شتەکانی دانراوە ئەو بودجێکی هێتی لە کاتی خۆیان تەرخانی کردووە ئایا بۆ مۆزەفەکانی خۆیەتی کە بۆ منە لە هەموو دایرە و داوایرەکانی خۆیان ئەبینین لەوێ ئەو کێشەی موچە ئەو شانەیان نییە خاستن بۆ ڕاضەکەیشان بە هەمان شێوە ئەو منحەیی کە بۆی دانراوە لەوە هیچ کێشەیەکیانەوە بۆ ئێمە 3 هەفتە 4 هەفتە لە خولی عێراق من یاریەکم بەڕێوە بێت ئەو حسابی کە هەمە وەرم گرتووە لە عێراقە
ڕاستە چەند ساڵان دواکو بەڵام ئەم ساڵ چۆنڵی کێشی مادیەوەیان نەبووە بەڵام لە کوردستانە بەداخەوە چۆن هەموو بوارەکانی تر تووشی مەشاکی بوون بۆ نەدانی ڕاتب نەدانی دەوام بێگومان لژنی ئۆلۆمپی و یەکەی تۆپی کوردستانیش بۆ ئاقارە گەشتون لە بەچی ئەو پارەی لە حکوومەتی هەرێم تا ئێستا بۆیان سەرف نەکردون لەم هەفتەیە کاڵێ بەڕێستەوەکی تۆپی کوردستان ئاماژەی پێدا دوێنێ پێرێک وایە بڕیا دراوە لەستە سەرفکردنی ئەو بودجە و پارۆشەی کە بۆ ناوبژوانان و سەرپەرشتیانی یاریەکان دانراوە سەرکراوەکەت بۆ منە لەواچی دەرجەو لە ڕۆیی بە لە خولی نایبی کوردستان و خولی پلێکی کوردستان هیچ دینارێ نەبوو ناوبژوان سەرفکرابێ نەبوو هین ئێمە بۆ ناکەین وەکو گلەی ناڵێن کە بڵێ من گلەیمان هەیە لە یەکێ تۆپی کوردستان نە گلەیمان هەیە لە بەڕێوەبردننی ئەم دەسەڵاتە کە وەرزشیش بەشێکە لەوەی یعنی ئەوایە حکوومەتی هەرێم و دەستگا وەرزشیەکان و لیژنی ئۆلۆمپی مەمنونی خولی نایبی کوردستان بوونە مەمنونی یەکێ تۆپی کوردستان بوونە بۆچی لە کاتی بەستەنها لەکردنەوەی یەکێتۆ چالاکیەکان یەکی تۆپی کوردستان لە زاخۆتان خانەقین جوڵە و نەشات و ڕاضە دەست پێکە لە خولی نایب لە خولی پلێک لە خولی پلەدوو لە فوتساڵ لە شەباب و ناشئین یعنی هەمووی تێدا مەشغوڵە بن چەندەها گەنجە ڕۆ مەشغوڵە بێ لە یاری ناشئینە مەرحەلەتەکانی یاریزانەکان جەماهیر ئەو کاسب کار و مەطعەم و ئوتێل و هاتو چۆشتانە جوڵەیە دروست دەبێت کۆمەڵی خەڵک لە کۆمەڵێشتی کە دوور دەکەوێتوانێ خۆیانە ڕاضە و متابعی وەرزشەکەن و دنیاشی پاک هەماهەنگی و تەنسیقی بێت لە نێوان شارەکانی کوردستانە ئەو کێشە و مشکلانەی کە سیاسیەکانیانە بۆ منە لە وەرزشە ئێمە نادیەکان نایەڵین وەکو بین لەم چەند لەم فتەی پێشوودا هەڵبژادی هەولێرە کۆمەڵی یاریزان هات لەگەڵ هەڵبژادی سلێمانی یاریێکی تەبایی هینیان جارێکی دی وایان کرد کە ئێمە هەولێر سلێمانی دۆگەمانی هیچی فەرقی نییە هەمووی لە پێناو کوردستانە هەوڵێن ئەمە ڕۆ جوانەکانە تۆپی پێ ئەوایە بۆ منە دەسەڵاتداران حکوومەتی هەرێم چۆنەڵی مەمنونی لیژنی ئۆلۆمپی یەکێ تۆپی کوردستان بوو نابووی بکردنەوەی ئەو چالاکی و ئەو خولانە کە سوودێکی زۆری هەیە لە ڕوویمانەوە بەڵام بەداخەوە ئەوانی هیچ خەتایوان نییە ئەوانی چەندین جار هەوڵیان ناوە داوایان کردووە لەم لاوە ئەو هینانە هەیە ئەو داواکاری و تەڵەبیاتان هەیە بۆیان سەرف ناکەین ڕاگرتنی خولی نایبی کوردستانی زۆر جار یاریزانەکان بۆ منە ناوبژوانەکان چی گلەیەکانەکەن هیچ پەیوەندی بە یەکێ تۆپی کوردستان و نییە بەڵکو بە وەزارەتی ناخۆ سەرۆکی حکوومەت کە پێیان و تۆ چالاکیەکانی بۆستە وەکو ئاماژیان پێ خۆیان هەرێکە لە سەرۆکی و جێگری تۆپی کوردستان کە وتیان ئێمە چۆنەڵی پێمان وتراوە یاریەکان بۆسێنن هەروانیش پێمان نەڵێن یاریەکان دەست پێکاتەوە بێگومان لێرەوە چۆنڵی زەختێکی زۆر ئەتوان بڵم لەسەر یەکەی تۆپی کوردستان هەیە لە ڕووی ناوبژوانان دایمە هەواڵە پرسێ چەند داواکە داوای حەقی خۆیەکە داوای مافی خۆیەکە یاریزان داوای حەقی خۆیەکە پرسیارەکە ئەڵێ بۆ منە لەواسی هەنێیانەکان کێشەیان نەبێ هەنێجا لە سوودیان بێ بۆ منە تەنها ئەگەر یەک دوو نادی مشکیلیان بێ بۆچی مەبەستیانە خولی نایبی کوردستان ببنە پاڵەوان ئەوانە زۆر مەبەستیانە یاریەکان دەست پێکاتەوە بەڵکو بەڵام لەواجێ زوبەیانەکان قازان جیابێت کە خولی ناوی کوردستان دەست پێ نەکاتەوە بۆچی بۆی دوور بن لە پێدانی ئەو ڕاتبوو مەعاشی کە هیانە کە بەداخەوە سێبین زوبەیانەکان ڕوعێکی مەعاشەیە بە ئایزانەکان ئەڵێ زەکات و خێری پێەکە ئەم بنجێ ئەمانەشمان نازام ڕوعی مەعاشێکمان نابە ئایزان کاکە ئەگەر دادگا هەبوایە ئەگەر محکەمە هەبوایە ئەگەر داچینێکی یاسایی وەرزشی هەبوایە ئەوە ئەو یاریزانە کە بوو بە یاریزانی تۆ یاخود ئەو ناوبژوانەی کە یاریەکان بەڕێوە بە ئەبێت تۆ بەردەوام فەرزە لەسەر داعمی کە ئەو هاتووە خۆی وازی لە کۆمەڵێشێک هێناوە خۆی یەکلایی کردوێتەوە بۆ ڕاضە هەفتانە چەندین وحدەی تەدریبی بەڕێوە بە لە ئاسن لە چۆنەی لە مەلەوانی لە عەمەلی ناو یاریگاکانە چی بۆ بەڕێوە پێشبردنی ئاسی توانای خۆی هەموو خولیایەک و میهنەکەی بۆ بە وەرزش تۆ لەبری ئەو هەموو شتە ماقۆیانی تۆ شتێکی عیبێ کاک محەممەد تۆ مانگی خولەکە ڕابگیرێت تۆ نەتوانی ڕاتبی یاریزانەکان بی وایانە یاخو بە هەمان شێوەش ناوبژوانەکە مناڵم گلەیم لە تۆپی کوردستان گلەیم لەوانەی لە حکوومەت یاریێم و لە وەزاری داراییە کە چۆنڵی داعمی ئەوانە نەیان داعمی وەرزشکاران ناکەن کە ڕوویەکی جوانی شتێکی جوانترین شل لە کوردستان کاکرێ وەرزشەکەیەتی خاصە لە نەو وەرزشرا تۆپی پێ کوردستان چ ڕاضیەکەی بەقەدە تۆپی پێ لە کوردستانە دەنگۆی ئەوەی هەبێت و خەڵک تیادا سوودمەند بێ کاکە یعنی تۆ معقولە بۆم لە ناوبژان لێرەوە ئەڕوا بۆ زاخۆ بۆ دۆ حەکەمیەکە لەسەر حسابی خۆی کرێت تەکسی خواردن ئەمان سیارە ئەمانەواتەوە ناڕەحەتی تۆ پاش 5 مان بە دینارێکی پێنەی خۆ عوزوی اتحادیش ئەگەر 100,000 معاش بێ ئەی ژوەری نەگرتووە سەرۆک جێگرەکانیشی بە هەمان شێوە یعنی من ناڵم خەتایەوانە ئەوانی شەر سەلاحیەتیان هەر ئەوە مەحدودە بتوانن خولەکان بکەنەوە ناوبژانەکان دانن پاڵاوتن کردن بۆ یاریەکان جەدوڵی بەرنامەجێ دانێن و شتی خۆیان بەرهین من ئاگادارم لەواچی هەبێت لە یەک تۆپی کوردستان 50 جا یابێتی لە دەرگای ئەم فڵان
وەزارەت و حکوومەتوانە بۆچی بۆی ئەو پارێ سەر بکە بۆ نابژوان و بۆ یاریزانەکان بۆ چالاکیەکانیان بۆی بەدەوام بێت کاتێک خەتایوانی ئەو سیستەمە فاشلی کە چۆن سیاسەکانی گرتەوە هەر ئەوانە دەستیان کردو بەسەر قۆڕەکردنی ڕاضەکەشە بۆی وایە هەڵۆشانەوەی لیژنەی ئۆلۆمپی لە هەرێمی کوردستان تا چەند کاریگەری هەیە لەسەر ئەم بارودۆخی کە تۆ باسیەکەی لەوەی کێچەی تۆپی کوردستان ینی ئەم گورجەی بەرکەوتووە کە جیاوازە ساڵانی ڕابردوو یعنی ڕاستی کە تا ئێستا ینی قۆناغی یەکەمی خولی ناوی کوردستان تەواو بوو قۆناغی دوم دەستی پێ کردووە ینی داوەران تا ئێستا هیچ خەرجێکیان بۆ سەرف نەکرابێ ینی ئەمە ئەو پەڕی لێبڕاوی خۆبەخشی داوەرانە بوو بە دەمۆچوونیی تۆپی کوردستان کە ینی بڕوا ناگەم هیچ کەس ئیستعدادی وتیابین تەنانەتەوەی کە تۆ باست کرد من لەگەڵ ئەو پەڕی ڕێزم بۆ تەواوی یاریزانانی یانەکانی کوردستان بە تەنها وەرگرتنی موچەیەکی نیوەش بێ یا ڕوبع موچەیەکی مانگێ بێ یاریزانان ناڕزایی خۆیان دەربڕیوە بەڵام تا ئێستا ناوبژێوانان هەڵوێستیان لەم کارە نەبووە کە موچەکانیان پێ نەداوە یاخود حەقەکانیان پێ نەیراوە لە بەرامبەر بەڕێوەبردنی یانەکان. کاک محەممەد ئێمە ناوبژوانان خۆمان بە خێزانە گەزانین لە یەکێتۆپی کوردستان وەکوتم من کاملواچی تاکە ناوبژوان ئەوە باسکەم کە بڵم تا ئێستا ئێمە حەقەکانمان وەرنەگرتووە ئەو یاریانی بەڕێوەمان بردووە ئێمە وەکو گلەیی نایکەین ئێمە گلەکانمان چۆنەڵی ئاراستەی سەر و ئەوانوێ ناحەقی ناگرم بۆ منە کابرا مەعاشخۆرە 5 مانگە وەری نەگرتووە ئێستا تۆ چۆ بڵێ بۆ ڕاضەمەوەی هەرگاڵتی لێ تۆڵی مۆزەفێکە دەوامێکە بۆ منە پۆلیسە لەسەر جادەیە مرورە وەری نەگرتووە چی شێکم بەڕاضە هەیە بەڵام نابێ ئەو کەسانی کە لەسەرون لە لیژنەی ئۆلۆمپیۆ ئەبێ پێشەوەی خولەکان دەست پێ بکە ئەو من حەومادەیە کە هێتی بۆ ئەو ساڵە بۆ منە بیخەڵێنێ خولی ناوی کوردستان یا خول لە لیژنەی ئۆلۆمپی من خولی تۆپی پێ خولی با لە باسکە ئەو نە پارەی تێچێ ئەو نە میزانی هەیە ئەبێ من حەکە و جەدوەلەکەی چۆنەڵی داخستەکەی بۆ بێنێت بۆی ئەو پارەی بۆ دابین کە لەبەر دەستیا بێ ئەگە کێشەیە مشکلێکی ڕووبە قەیرانی ڕووبە ئەمە کێشیان نەبێشتەکە بەڵام فترەیە بۆیە کاریگەری هەیە ئێمە وەکو وتمان بۆ هیچ کات ینی ئەگەر یارەکانیش ئێستا ئەگە پارە ئەو حەقانی کە ناوجوانەکانشیان ئەگەر سەرفیشی نەکرێ یاریەکانی دەست پێکات ئێمە ناوجوانەکان ئامادەیمانتیایە بۆچی وەکو چۆڵی لە هینێکی کوردستان ئێمە ئەتوانین بەدامی لەبەرچی ئەگەر بزانین مەجارێکی تایە هەیە یەکتۆپی کوردستان ئەندامەکانی لەواتی لە ناوبژوانەکان زیاتر دەسۆستەی هەوڵبن وەکوتم خۆشیان ئەگە 100,000 چەندێکیان نەزان مەعاش هەبێ سەرپەرشتیار یاریەکان کە خۆشیان زوبیان لە عوزوی ئیتیحادەکان ئەوانیش بە هەمان شێوە هەمان حاڵ و وەزعی ناوبژوانەکانە کەواتە بێ لیژنەی ئۆلۆمپی چاوم بۆ ئەڵم لیژنەی ئۆلۆمپی هەبوون و نەبوونی یەکشە لە وڵاتەیە یعنی کار و چالاکیێکی باش پێشکەوتنێکی باشی لیژنەی ئۆلۆمپی کوردستانم پێ بدە کە هەبوو بێ چیان کردووە نازانم من ناوبژوانێکم تا ئێستا چی خێر و بێرێکم لە لیژنەی ئۆلۆمپی دیبێ یەکی تۆپی پێی کوردستان و سەرۆک و جێگرەکەی بە توانای خۆیان و بە عیلاقاتی خۆیان و بە جوودی خۆیان نەتوان ساڵانە چالاکیەکان بەڕێوە بن ئەگە خۆیان بە عیلاقات و چالاکی خۆیان نەبێت چاوەڕێی لیژنەی ئۆلۆمپی بن بەخۆ خولی کوردستانیش نابینی چا بۆ ئەڵم چۆن هەموو بوارەکانی گرتووەتەوە ئەم گەندەڵی و بێسەر و بەرێ بە ئەمان شێوە ڕاضەکەشی کردووەتەوانێ بەڵام تەنها ئەتوان بڵم نەبێ بە مجامەلە ینی بڵێ خۆی لە ناو وەسعەکەیان نزیکە لە تۆپی کوردستانەوەوانە من واقعەکە بینم بۆیە بازەکەم ئەکتیڤترین و چالاکترین یەکێتی لە لیژنەی ئۆلۆمپیەکان یەکتۆپی کوردستانە کە بەدەوام چالاکی نەشاتی هێشتێکی دیارە بۆ هەموو بەدام بتوڵاتی هەیە لە دەرەوە لە منتەخەبات دەچێتە دەرەوە ناوبژوانە باتە دەرەوە چەندین ناوبژوانی خولەکات و بە ناوبژوانە ئەگەر ئەم قەیران و شەوای لاتوینە ساڵات چەندین ناوبژوانی ئەبدە دەروی دەورەوی وڵات خولی بۆکردن و یاخود چەندین ناوبژوانی نەدەوڵەتیان لە دەروی هێنا بۆ کوردستان خوڵشتیان بۆکردنەوەنێ خولی ناشئین یەکردۆ شەباب یەکردۆ پلێک یەکردۆ پلە دوو یەکردۆ پلە سێ یەکردوانێ منتەخەباتی شەباب یەکردۆ منتەخەبەتە هەرەوەیان لەدەستیە وایانە ینی کارێکی باشیان کرد هیوای سەرکەوتنیان بۆ خوازم من ئەڵم هۆکاریەوەشی کە ئەم قەیران و شتەکە هەیە خەتە لە تۆپی کوردستان نیە لە لیژنەی ئۆلۆمپیۆ کە وەکو پێویست چاوی لە تۆپیەکانی خۆیان نیە و هیچ کێشەیشیان نییە بۆیە تەمە ناکەم کە لە حکوومەتی هەرێم و وەزارەتی دارایی چاویان لە یەکتۆ لە تۆپی پێ وەرزش بەگشتی بێ خاستن تۆپی پێی کوردستان چونکە ئەتوانم بڵم تۆپی پێی کوردستان ڕوێکی جوانی ناو هەموو کوردستانە لە زاخۆ تا خانەقین هەمووی بەرجارە بن هەموو مەشغوڵە بن بەم ڕاضە و جوڵە و هەمی چاوەڕێەوەکەن بۆ منە نادی هەیە پلە دوو پلە سێ چاوەڕێەکە بزانێکم چەند ئەو بجێ بۆ تۆپی کوردستان سەر بکرێت بۆی قەزا و ناحیەکەی ببوژێتەوانێ ساڵانە ڕاضەی تیا بکرێت چالاکیێکی تیا بکرێت بەڵام یەک شتیش هەیە پێشتر ینی ئەمە نابێنە کۆڵی لەوە بکەین یەکێی تۆپی کوردستان من حەیەکی هێندە گەورەی لە بەردەما بوو کە ئەیتوانی مشورێکی بارودۆخی ئێستا بخوا لەبەرەوەی ینی حاڵەت ڕوویاوە
کە بۆ نمونە یاری چیانەی هەولێر یاخود یاری کۆتایی جامی اتحادیە ئاسیا کۆمەڵێک پارەی زۆر بۆم چالاکیە سەرف کراوە یاخود بەکاری شخصی کۆمەڵە پارەی زۆر سەرف کراوە بەڵام دواتر ئیتیان پارەی لە شوێنی خۆیان سەرف کراوە بەکە زیادەڕەوی تیاکراوە کە بیر لەم بارودۆخە نەکراوەوە لەگەڵەوەی منیش 100% لەگەڵدم وەکو چالاکی وەکو ئەکتیڤی وەکوەوەی کە گرنگی بە سەرجەم ئەندامەکانی بدات چ لە ناوژیانان چ لە یاریزانەکانی وەکو یاریزانی خۆی سریان کات چ لە گرنگیدان باڵوێستیانەکان ئەمە واقعیکی ڕوونە یەکی تۆپی کوردستان بەردەوام ئەم ڕەفتارەی هەبووە بەڵام تا چەند گەشتبینی بۆی کە خولی کوردستانی ئەمساڵ تەواو بکرێ یاخود بۆچوونی تۆ چیە لەبارەی تەواوکردنی وەرزی ئەمساڵی خولی کوردستان بێگومان کاک محەممەد وەکو وەستانی خولی کوردستان زەرەری زیانی لە هەمومان ناوە لە ناوبژوانان لە یاریزانەکان لە ڕاهێنەرەکان لە ئیداریەکان تەنانەت لەو مناڵە تۆپهێنەرانی کە لە ناو یاریگاکان ئامادە بن تەنانەت لەو سەحاف و ڕۆژنامەنووسی کە هەواڵ و ڕاپۆرتێ لە یاریەکانە وەرەگرێ هەمومان تەمەناکەین یەکەم شت وەزعی کوردستانی خۆمان ئاسایی بێتەوە ئیشەڵڵا هەمومان دوورکەوینەوە ئەو بەڵایە نەمێنێ لە ناومانە بڕیادرێ خولی نایبی کوردستان دەست پێ کاتەوانەیە شتێکی تر هەیە ئەتوان بڵێم خولی کوردستان لە خولی عێراق وڵاتەکانی تر جیاوازترەکە بۆ نمونە ئێستا گە بۆ منە لە عێراقا بێ زوو بڕیابن لە ئەوروپا بێ زوو بڕیابن لە تاواوکردنی خولەکەیان بۆچی بۆی فرقەکانیان سەرەکەی بۆ ئەبتاڵ لە ئاسیا بەڵام ئێمە کوردستانی خۆمان بەداخەوە چونکە دەوڵەت نین چونکە وڵاتێکی سۆڵی سەربەخۆ نین ئێمە ئەتوانین بۆ منە هەر کاتێ بێ کێشەی نییە بۆ منە مانگێکی کە دوو مانگی سێمانگی تر بۆ منە ئەشتوانێت تەواوی کرێ بەڵام ساڵێکە دەست پێ کاتوانێت بەڵام لەگەڵەوەش ئەتوانێت بۆ منە خۆیان برادران خۆیان باش لێزنەوە ئیشی منی وەکو ناوبژێوانێ بە چ شێوازێ تاواکە بەڵام وەکو ئاگادار بن دوێنێ سەوی تۆپی کوردستان کە لێرەوە من هیوای تەندروستی باشی بۆ خوازم کە تووشی نەخۆشی بووە ئەو حاڵی بەسەری هاتووە قسەیەکی برای دەوتی ئەگەی شەڵام وەزع باش بێ ئێمە هەوڵێن خولی پلەیەک و پلە دوو شەباب و شتەکانی چالاکیەکانمان دەست پێ بکەینەوانێ بریا هەوڵیشمان ناوە ئەو پار و بودجەیە کە بۆ سەرجەم چالاکیەکانە هەیە سەرفی بکەین وەکوتم ئێمە وەکو ناوبژوانەکانی کوردستان بە حکمی خولی کوردستان بە خولی خۆمان نەزانین بە وەکو دەسۆزیەکەمە یانێ بینین ئەگەر یاریزانەکان زوبەی یاریزان هەبوو ئەگەر مانگی ڕاتپەکەیان دواکەوت بێت لە فەیسبوک و لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە ئەعلامەکان چەندین قسە کراوە چەندین راپۆرت کراوە کە ئێمە مەعاشمان وەرنەگرتووە موچەمان وەرنەگرتووە بە شەرێک پێشتر عەقدێکی باشیشی وەرگرتووە یان نیوەی عەقدەکەی وەرگرتووە ئێمە وەکو ناوبژوانەکان وەکوتم چونکە بەی خۆمان نێزانین تەحەداکەم ڕۆژێ لە ڕۆژان ناوبژوانێ لە شوێنێکە قسەیەکی کردبێ گلەیەکی کردبێ بۆچی ئەگەر خولی کوردستانی دەست پێکاتەوە ئەو پارانشمان نێنەوە ئێمە ئامادەین کە ئەتوانین بە خۆبەخشش بێ یاریەکان بەڕێوەبەرین ئەمە وەکو چی ئەزانین وەکو دڵسۆزیەک بۆیە تۆپی کوردستان و وەرزشاکەی خۆمان لەگەڵەوەشدا ئەزانین کە شتێکە بێ حەقی ناوبژوانەکان ناخڕێ بەڵکو بەزیاوە پشتگیریمانەکە بۆیە بە هیوای ئیشەڵڵاوی کە بڵێن یەکەم شت تەندروستی باش بۆ هەموو لایەک و دەست پێکردنەوەی چالاکیەکان و چونکە کاک محەممەد باوەڕکە ئەگەر تەنانەت ریاضەکەش نەمێنێت دووربەی خەڵک وەرزشکاران لە جیوێکی زۆر بێتاقەتی زۆر ناخۆشی نە تەدریبێ نەڕاهێنان هەیە نەهات و چوو هەیە نەر تەنسیق نێوان شارەکان هەیە نەسەیریکردنی یاری هیچ شتێتامی نەماوە بەداخەوە هاوشەی وڵاتێک لە جوانترین و خۆشترین ساتەکانی ئەم بارودۆخی لە دوای مانگی سێ و ڤایرۆسی کۆرۆنا ئەو یاریە بوو کە بەڕێزت باست کرد کە لە نێوان هەڵبژاردەی سلێمانی و هەڵبژاردەی هەولێر ئەنجام درا کە یەکێک بوو لە هەرە کەشە جوان و ڕەنگینەکان لە درێژایی دوومان و نیوی ڕابردوو کە گەنجان و لاوانی کوردستان و کە یارەکەیش لە سلێمانی کرا سلێمانی بەتەواوی بۆ مای دڵخۆشی و یەکتربینین و ینی شتێکی زۆر جیاواز بوو کە مای دەستخۆشی بوو ئەو یاری ئەنجام درا داراجە وەکو داوەرێک پرسێکی زۆر هەیە لە فەیسبوک تەنانەت کۆمەڵێک شیکەرەوەی بەڕێز کۆمەڵێک بینەری بەڕێز کۆمەڵەیە کەس کە لە ناو فەیسبووکە کار و چالاکیانەیە لەسەر حاڵەتێک زۆر گفتوگۆوەکەن ئەویش حاڵەتی کاتێک تیپ گۆڵ تۆمارەکە تەواوی یاریزانان بۆ نمونە ئەچن بۆ ئاهەنگگێڕان دەستنە دەرەوەی یاریگاوە ینی کۆمەڵە حاڵەت باس کراوە ڤیدۆکەی بۆی کە مساعید مدەڕیبی یاریدەدەری ڕانەری یە داواکە دوو یاریزان بێنێتەوە بەشکەوتیپە نەچێک سەر تۆپ بشتێنێتەوە گۆڵ تۆمار بکە لەم لاشیکەرەوەی گەڵێ وایە و لەو لا دەڵێن وایە و ئیتر کۆمەڵە قسە و باسی زۆر هەیە من حەزەکەم لە زاری ناوبژوانێکی پلەی عێراق و کوردستانەوە ئەم حاڵەتەمان بەتەواوی بۆ شی بکەیتەوە بۆمان ڕوو بکەیتەوە یاساکان چییە و حاڵەتەکە چییە؟
بەڵێ خۆی بەداخەوە کاک محەممەد سۆڵم سۆسیال مدیە و تۆڕە کۆمەڵایەتەکان وای لە هاتووە لەگەڵ ڕێزمە هەر کەسیان لەسێ پەیجێک بەناوی وەرزشی و بەناوی فڵان و بەڵای نازانام چۆدانێ بۆچی بۆ پڕقەرەباڵەکردنی یاخود بۆ زیادکردنی لایکەکان یاخود بەداخەوە زۆر بەش هەیە لە برادەرا و هاوڕێیانی کە نازانام ڕۆژنامە نووستا شیکەرەوەی وەرزشیە چیە هەموو شتەکان تێکەڵ کراوە بەسەرێکە چۆن لێ هاوشێوەی بوارەکانی ترین وەرزەکەی خۆشمان تێکەڵ کراوە تۆزێ ڕنگ بێسەروبەرەی تیاوە کەس نازانێ بواری خۆی من چەند جار ڕاستە بۆ منە هەوڵ قسە کراوە باس کراوتمە کاکە من حەز ناکەم لەسەر بواری تەدریب لەسەر قسەی ڕاهێنە قسەکەم لە بۆی اختصاسەکەی من تاچیمە حەز دەکەم بەڵام لەگەڵێشە خۆم ڕاستە ڕاستی بەکارۆسم لە ورزشیشا لە چۆن علم تەدریبیشم خوێندووە 4 سال لە بەعەمەلی بە نەزەری کۆمەڵشتە بەڵام حەقیش بە خۆم نایم زۆر جار بتوانم لەو بارەی ئەڵەم قسەکەم بەڵام بەداخۆ بینین کە لەمانە هیچ شتێکیان نەخوات تەنها اختصاسەکەی شوونیە قسە لەسەر تەحکیم و لەسەر شەکە بەس بۆچی بۆی کۆمەڵێک کەس بۆی لە تەوەرەکە زیاتر دەنەچم وەکوشتم لەو پەیزانەیە زۆرمان بینی کە ئایا ئەم لە کاتی فرقەکانە تیپێکە گۆڵەکە سەرجەم یارزانەکان ئەچنە دەرەوە یاریزانێک ئەمێنێتەوە لە یاریگای خۆیان بۆچیە بۆی تیبی بەرامبەر نەتوانێت هێرش بەربەرن ئەگەر ئەمە نەچوایەتی بەگات چون بە هەمیان گۆڵی تەعادولیان نەکردەوەوان ئاهیان نەجێرە ئەمە شتێکی بێمانای هیچ بەڵگەیەکی یاساییشتی تێدا نییە خۆی من کە قسەیەگەڵی من ئەمە وایە ئەوانە لە جیفانی خۆمان ناڵێ بە پێی یاسا لە کاتی یاساڵێک لەو کاتیدا کە تیپێک گۆڵی لێ دەکرێت ئەبێ سەرجەم یاریزانەکانی ئەو تیپێک کە گۆڵیان کردنەوە بگەنە نیوە یاریگای خۆیان ئەبێ سەرجەم یاریزانەکان بچنە نیوە یاریگای خۆیان لێ ئامادە بن ئەنجا ناوبژوان توانێت ئیشارە دەکا کە دەستکرێت بە ئیستیمراریەتی یاری بە دەستپێکردنەوەکەی یاری ئینا ئەمە نییە وەڵا هات یاریزانانە چوونەتە ئەو لاوە هەنجێڕ ئەم یاریزانە قاچێکی لەسەر خەتەکە داناوە ئەمە هەشتێکی دروستکرا و حەزێکی بڕۆستە لەو پەیجانە و 50 ڕسمدانی هەلە خۆش تێ بنووسەوە بێ دەنگۆی هەیەتەوانێ ئەڵێ ئەمە وایە ئەوانە کەواتە هیچ ئەستواساسێکی نییە نەستە چاوێکی علمی نەتۆپی پێ نەقانون وەکو قانون وەکوتم ئەبووی دووبارێکەمەوە لە کاتی گۆڵکردنا کەتی پێ گۆڵی لێکرێ دەبێ ئەو یاریزانانەی کە گۆڵیان کردووە کە ئاسایی هاتوون خۆشی دەرەبڕن باوەش دەکەن بەیەکە ئەچن بۆ لاو جمهورانە ئەبێ سەرجەم یاریزانەکان سەرجەمیان نەگوڵم 4 یاریزان دوایە منەڵم سەرجەم یاریزانەکان بگەڕێنەوە نیوە یاریگای خۆیان ئەو کاتە ناوبژوان کە تەناسێکی زۆرجار ناوبژوان سێرەکە ئەوە سێزان کە زۆرجار خەریکە ها یاریزان خۆی دوا خاچی یاریزانەکە ئیشارەتی بۆکە بە پاڵ پێڵێوەرۆ ناو یاریگای خۆی جاوە زۆرجار خۆی تاخیرەکە ئەم یاریزانە ناوبژوان لە ڕێوەتی جاوە کاتی زەدیشی بکە بۆچی لە خۆ تاخیر بە پێی یاسنە بێ بێتۆ نیوە یاریگای خۆت کاتی تاوێستە یاریزانەکان جا ناوبژوان بڕیاردا کاتی یاریگەکە بێت تیپی گۆڵی کردو بێ بچێتەوە یاریزانەکان بەڵێ بێتۆ نیوە یاریگای خۆی دەستەکانە خۆش بێ ئەمە بۆ هەموو بینەران با ڕوون و ئاشکرابێ لە بەرەوەی بەداخەوە زۆر هەنکاڵە ئێمە زیرەکی فلانە یاریزان و زیرەکی فلانە یاریدە دەربوو لەو حاڵەتەیە لەوی ئاماوەتەوە ئەوە کاکدارە لە ڕووی قانونی لە ڕووی تەحشیمانێ بۆی ڕوونکردینەوە کە ئەمەی جەسڵوە ساسێکی نییە بەداخەوە کە وەکو خۆشی باسی کرد کە خەبیری زۆر شتمانەیە بەڵام چی بکەین نەبێ لەگەڵ یا هەڵکەین زۆر باشە داراییان دەچمە سەر دەستپێکردنەوەی خولەکانی ئەوروپا لە بەرەوەی چەند فەقەرە قسەیەکی لەسەرکەم بەڵام ئەمان وەکو بابێک بێگومان یعنیەسە زۆر کەس باسیەوە کە من لە ڕاضە بێلیان مەمشتانە هەموو کەس کە سێری یاریەکەی نەمەگەر جمهوری تیپێک و یاریزانێک و یانەیە کۆڵبژاردەیەک نەبین کابێم سیرکردنی ڕاضەیە مە هیچ واتایە نبینی پرسیەگەیە لە ئێستاە لەسەر مێرکاتۆ ئەمێ ینی لێ قسەیەک لێ وەرگرم لەگەڵ لێدوانێکی ڕانەری ئەرجنتینا سکالۆنی لەسەر داهاتووی لاوتارۆ مارتینێز کە داواکە بچێتە بەرشەلۆنە و شامەشانی لۆنێل میسی یاریکا کامە لە سوودی هەڵبژاردەی ئەرجنتینە لامان کاتاڵێ ئێمە خاوەنی دوو ژمارە نوێن لای جۆرە و لە لاوتارۆ کە من نازان دەرفەت بە کامیان بم حەزەکەم بۆ چوونێکی تۆ لەسەر داهاتووی لاوتارۆ وەربگرم کە ئێسەیشێکە لە دەرکەوتوترین و باشترین یاریزانە لاوەکانی ئەوروپا و ژیان لە ئاسیە لە یێرش بردن بێگومان کاک محەممەد یاریکردن بۆ هەر یاریزانێ لە یانەی بەرشەلۆنە لە پاڵ میسی و کۆمەڵ یاریزانەکان بێ چۆنڵی مناقەشە سوودێکی تەواو بۆ یاریزانە ئەگەێنێ پێشتر ئەگەر بیرمان بێ نیمال لە خولی بەرازیلی بوو لە سانتۆش بوو پێم وابێ زووبی یاریزاندەرینەکانی بەرازیل و ئەقەریەکان داوایانەوە کە نیمار ئەها لە نێوان بۆ منە خولی ئینگلیزی لە نێوان ماستەرسی داوای کرد و چەسی داوای کرد بۆ ڕیاڵمەدی داوایە کرد زۆربەی یاریزانە گەورەکانی بەرازیل
ڕاهێنەرەکانی بەرازیل چۆنی کۆمنتی خۆیان ناچێ داواکاری نیمار بگات بچێتە یانی بەرشەلۆنەوەی بۆچی بۆی هاوت لە پاڵ میسی ئەو کاتێ ئینێستاوانشیە بوو لە پاڵ میسی و ئینێستا یاریکە بۆ ئەوەی چی بۆی سوودێ بۆ هەڵبژاردی بەرازیل بگەێنێ لە یاریەکانی مۆندیالوانە یعنی ئەمە بۆچی بە هەماشەوە ئەو نقطەی ئەو قسانەی کە ئەو ڕاهێنەر و یاریزانانە کردوانە لەسەر نیمار ئەتوانم کۆپی پێیسیکەی بێنی بۆ سەر لاوتارۆ ماتین بۆچی لاوتە خاستن فەرقێک و جیاوازێکی زۆری هەیە لە نێوان لاوتارۆ و بۆ منە نیمارە لاوتارۆ خۆی یاریزانشی ئەرجەنتینیە فەرقی زۆرە لە کاتی منتەخەبەکان هەر لەگەڵ میسی یاریەکە ئەگەر بێتە بەرشەلۆنەوە لە پاڵ میسی یاریکە بۆ منە میسی ئەسەر بێ بڵێت و نەڵێ مەجایەتیانێ کەسی یەکەمی بەرشەلۆنەیە لە ناو یاریزانەکانە ناڵم لە ئیدارە و ئەم شتانەیە لە ناو یاریزانەکانە کەسی یەکەمی تیپەکەیە کابنی فیرقەکەیە فەخری تیپەکەیە بۆیە کاریگەری هەیە لەسەر هەر یاریزانێک کردێ خاستن ئەگەر یاریزانە بێ یاریزانێکی هاوڵاتەکەی خۆی بێ خاستن یاریزانێکی گەنجی کارە ئەسەر حربێ ئەتوانم بڵم لە دوای باچوتاوە یاریزانێکی وا بۆ هەڵبژاردی ئەرجەنتین دەرنەکەوتووە هەمی مدەیان کەم بووە ماوەیان کورد بووە بتۆڵەیەک باش بووە یاریەک باش بووە چەند یاری ئاسی سابدن بەڵام لاوتارۆ ماتین ئەبینین لەو خولە بەهێزەی خولی ئیتالیا کە شانبەشانی یاریەکانی یانەکانی وەکو یوڤانتس و میلان و یاخود لە ئابتاڵیشا ئەتوانین بڵێن جێی خۆی کردووەتەوە لەژێر دەستی کێیە گەورەترین ڕاهێنەر کە زۆر بەکەمی متمانە بە هەنی یاریزانەکە بەکەم یاریزان دوو جێم ئەساد لەژێر دەست و ڕاهێنانەکانی کۆنتیا بتوانێت یاریکە بەڵام لاوتارۆ لە مدێشی کەما جێی خۆی کردووە کە متمانەیەکی تەواوی بە کۆنتی پیا کردووە چاتۆ یاریزانێ لە خولی ئیتالیا لە ئابتاڵە لە خولی کالیچۆیە لەژێر دەسەڵاتی کۆنتی کاتوان بڵێن فەخری لە ئێستا فەخری ئیتالیەکانە وەکو ڕاهێنەرەکان لە دوای ئەنجیلۆتی و کاپیل لەم جیلە تازەیە کۆنتی کە زۆر جاوازام چەندین جار منتەخەبیش داوایان لێ کردو کە بچێتەوانێ بەڵام ئەنتەری هەڵبژات یعنی ئەم یاریزانە ژێر دەسەڵاتی کۆنتیوە متمانی پێ بەخشێ سیقەی تەواوی ببێ ئاستی باش بێ هەم گۆڵکەر هەم ئاستیشی باش بێ لە یاریەکانیشا کە ئاستیشی چۆن لاواز ببێ کۆنتی هەسیقەی پێیاوە بەڵام لەگەڵەوەیە بێتە بەرشەلۆنە فەرق و جیاوازیەکی تری هەیە بەرشەلۆنە بڵێتونە لە ئێستا لە ئەنتەر میلان بەهێزترە تموحی زیاتر لە بەرشەلۆنە هەیەوەی لە ئەنتەر میلان لە بەدەستهێنانی خولە ناخۆیەکەیان کە بۆ ئەنتەر ئێستا لە ئێستا قورسە هەرچەند چۆنی مەجالیشی تیا کە بتوانێت یەکەم بێ بەڵام بۆ بەرشەلۆنە تا ڕادێک ئاسانترە یاخود بەدەستهێنانی خولیانە پاڵەکانی ئەوروپا بۆ بەرشەلۆنە نزیکترە وەی لە ئەنتەر میلان وایە پاشان ئەگە بچیت لە پاڵ میسی یاریکە شانبەشانی میسی یاریکە تا ڕادێک ئیسیجامێکی تەواو لەگەڵ میسیا وەرەگرێ و زیاتر بایەخ بەخۆی ئەدێت و ئاسی بەرەو پێشترە ڕوا بۆچی لە ڕوبەڕووی فرقەی بەهێزیترە بێتەوە بۆچی ئێستا ئەنتەر میلان لە ئابتاڵە نییە بەرشەلۆنە لە ئابتاڵە ڕوبەڕووی فرقەی بەهێزی گەورەترە بێتەوە پاشان ئیسپادێکی تاوی هەیە بۆ سکالۆنی و بۆ هەڵبژاردی ئەرجەنتین کە ئەگەر لە یاریەکانی تەسبیاتەکانی ئەمریکای لاتینی کاتوان بڵێ هەموو یاریکی تەسبیاتی ئەمریکای لاتین بەقەدەر بتوڵەیە قورسە بۆ تیپەکان و بۆ یاریزانەکان چونکە هەردە هەڵبژاردەکە هەمی مستەوایان وەکو یەکە یاری بە یاریەکان قورسە بێ زۆر فرقە ئەکەونە تەعاسوب و قورسەوە لە ئاخیرە هەتا سەرەکەون بۆ یاریەکان پاشان لەو پاڵەوانەتەی کە هەیە کە وەکو بڵێن کوبا ئەمریکا کامسا قەرار بوو بکرێ بەڵام بەداخوازان دواخرا بۆ ساڵی داهاتوو ئەمە ئەتوان بڵێن سوودێکی ئیجابی تەواویە بێ هەم لە ڕووی ئاسی و توانای بەدەنی ئەم یاریزانە پێشکەوتنی بۆچی ڕوبەڕووی بە قورسەکانە بێتەوە هەم بۆ هەڵبژاردی ئەرجەنتینیش کە بتوانێت دوانینەیەکی باش بۆ پێکەوە دروستکە بۆ هەڵبژاردەکە چونکە ئێستا بینی بەداخەوە پێشتر هەبوو دوو سێ لە فرقەیەکا بوو پێشتر حەو یاریزانی هەڵبژاردی ئەرجەنتین لە ئەنتەر میلانە بوو ئەگەر چواریشی بێناسیانش هەبوو ئیسیجامی تاویان هەبوو بەڵام ئێستا بینین لە بەرشەلۆنە تەنها هەر میسیە ئەگەر خاستن لە خەتی پێشەوە یاریزانێکی وای لەگەڵا بێ ئەتوان بڵێن سوودێکی تەواو و گەورەی واتە سەد لە سەد تۆش لەگەڵ لێدوانەکەی سکالۆنی بۆ چوونە بەتاکی یانی نەک لەگەڵە واقعەکەەوەمان پێڵێ کا محەممەد چونکە هەڵبژاردی یازانەکانی پەرژ و بڵاون ئەگوێرە بۆ منە لە خولی پریمەر لیگە ئیکادی بۆ منە لە خولی فەڕەنسیە لاوتارۆ مارتینز لە خولی ئیتالیا میسی لێن ینی هەریەک و بە ڕیتم و بە شێوازێکی تر یاریەکان تۆی هێنی لە شەوی لە هەفتەیەکە دایانێت واحد دوو وعدەی تەدریبی لەگەڵ یەکاکەن و بەیانێستنە ناو مەلعەبی کۆلۆمبیا و مەلعەبی پاراگوای ئوروگوای 670,000 جمهور و لەو کەش و هەوا شتەیە بۆیە قورسە بێ بەڵام ئەگەر لێک و نزیک بوون تا ڕادەیەک ئەتوانن بە هەمان شەو بتوانن تەعامل لەگەڵ ئەو وەزعیا بکەن زۆر باش شەدارە جان بچمەوە سەر دەستپێکردنەوەی خولەکان کە لە 11 مانگەوە خولی لیگەی ئیسپانی بڕیاری دەستپێکردنەوەی لێیراوە خشتەی یاریەکانی بڵاو کراوەتەوانێ کە تا ڕادێک ئیسپانیا سەرەتا چەند حاڵەتێکی کۆرۆناڤایرۆسی تیا تۆمارکرا بەڵام دواتر پشکینەکان لە ئیسپانیا و بارودۆخی ڕانانەکان زۆر بە باشی دەچن بەڕێوە وەکو داوەرە وەکو بینەرێکی یاریەکان پێ دوایە دەستپێکردنەوەی خولی ئەڵمانی لە دوای کۆرۆناوە لە چ ئاست و لە چ ئاستێکدا بوو
ینی مای پێشبینی هەموو لایەک بۆ ئەم ئاستی کە پتیای پێشکەشەکرێ ئاستێکی قوبوڵ کراوە ئەگەر بیبەستیشینەوە یا بە خولی ئیسپانیەوە چی چاوەڕێ دەکرێت لە دەستپێکی ئیسپانیا؟ بێگومان کاک محەممەد تۆپی پێ جارێکی تر نابێ بۆ تۆپی پێی پێش کۆرۆنە، یعنی هەم لە یاریکردنی لە وەرزی ئەم ساڵ ئیتر نازانین بۆ وەرزی داهاتوو وەزە چۆنە بێ لە وەرزی ئەم ساڵە جارێکی تر نبینین لە مستەوای یاریزانەکان، لە تەکنیکی یاریزانەکان، لە شێواز یاریکردنی یاریزانەکان، لە مەلعەب و جۆش و خۆش یاریزانەکانی خولەکانی پێش کۆرۆنا لەسەر ئێستاە زۆر جیاوازە. بۆچی کۆمەڵی گۆڕانکاری گەورە هەبوو بۆ چەند مانگە وەستاون، بەڵام لەگەڵی ئەوەی شاکاک محەممەد وەستانەکەشی زەرور بووە، وەستانەکەشی بەسوود بووە، چونکە شتێکەیە لە ناو یەکێ لە مەبدەئەکانی یاساکانی تۆپی پێ کە تۆپی پێ لاپەڕی یەکەمی هەڵەیەت و هەشتێکی تێدایە ئەلێ سێ مەبدەئی سەرەکیە ئەبێ ئەم سێشتە لە تۆپی پێ تەطبیقکرێ. یەکەمیان چی؟ عەدالەتە، واتە یەکسانی، ئەگەر هەر شتێ بێ یەکسانی بۆ هەرهەمیان بێ. دووەمیان چییە؟ متعە و خۆشیە بێت چێژ و خۆشی بات. سێهەمیان سەلامەتی، واتە سەلامەتی یەکێکە لە گرنگترین، واتە سەلامەتی نرخی مرۆڤ لە تۆپی پێ و لە میسیش و لە بەرشەوەنە و لە ریاڵ و لە چی و لە چی لە هەمیان گرنگترە. شتێکی تر بەداخەوە بۆ هۆی ئەم بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا وای لێ هاو ئەوانەی کە وەرزشیان بەدەستە، ئەوانەی ڕاضیان بەدەستە، هیچ سەلاحەتێکیان نەبێ، لەم کاتەیە هیچ وجودێتیان نەماوە. بۆچی؟ وەستانی خولەکان، وەستانی یاریەکان لە سەلاحەتی ئینفاتینۆ سەرۆکی فیفا و سەرۆکی تۆپی ئەوروپا و یاخۆ سەرۆکی ئیتیحادی شارەکانیان نەماوە. بە بڕیا بۆ منە حکوومەتی فەڕەنسا ئەڵێ یاخۆ حکوومەتی ئەڵمانیا بڵێ یاریەکان بۆستێت تا فڵانمان تەواو چڕە عیلاقی بەوە نییە کە بڵێ ئێمە بێ ڕاستە تەنسیقی لە نێوان ئیتیحادی وڵاتێکە لەگەڵ ئیتیحادی شارەکان لەگەڵ ئیتیحادی ئەوروپیوانە، بەڵام قەراری وڵاتەکەی گرنگتر لە بەچی ئەو سەلامەتی کەسەکان و تەشەنەکردنی ئەو نەخۆشوینەی لەلاوە زۆر لە یاریەکان گراوترە. بۆچی؟ ئەلێ یاریەکان نەبێتەوە، دەستپێکردنی خولەکان نەبێتەوە، ئەم ساڵیش هەوەستێتەوە ساڵێکی تر، بەڵام نەمانی یەک کەس کاتەوە بڵم هەر کەسێک کە لە ژیاندا نامێنێت کاریگەری هەیە لەسەر عایلە و لەسەر بنەماڵ و لەسەر کەس و کاروانە. چا بۆیە ئەڵتوان بڵم ئەمە شتێکی زۆر گرنگ بوو کە لە تۆپی پێش ئاماجاری پێداوە. تەنها ئەگەر خطوڕە هەبوو نابێ یاری بکرێت، کە مەترسیە بوو نابێ بکرێت. ئەگەر بە بیرمان بێتەوە وەرزەکانی ڕابردوودا 2003 و 4وانە یاریەکی خولی ئیسپانی نێوان ڕیال مەدرید و ڕیال سۆسیداد بوو، بۆ هۆی مەترسیە کە گوایە نازانم تەقینەوە بێ لە ناو یاریگە یارەکەیان بوو مای 11 دقە بوو 10 دقە بوو مابوو یارەکەیان وەستا لە مایە چەند خولەکێکە 6-7 جمهور نە لە مەلعەبە بە نە لە یاریزان چۆڵ کرا. بۆچی؟ مەترسی هەیە، بۆ بوو دوایمە لە مای ئەو چەند کاتەیە یارەکەیان کردەوە. پاشان یاخود یاری نێوان ئەنتەر میلان یوڤانتس و گالاتاسەرای بوو لە خولی ئەبتاڵ کە لە تورکیا بۆی بارینی بەفرێکی زۆر ئەوانێک کە کاریگەری و مەترسی هەبوو لەسەر مەترسی یاریزانەکان پێکان یازان یارەکەیان وەستا بۆ چەند فترەیەکی کەجە خۆش بۆ یارەکەیان کردەوە کەواتە ئەمانە یاسای تۆپی پێشەوەی چۆڵی تەوەقۆی ئەو شتانی کردو هەر حاڵەتێ ڕوو بە ئەمە بۆی هەیە بوەستێنێ. کەواتە ئەتوان بڵم ئەم وەستانەی شتێکی چالاک و شتێکی باش و بە هەم ڕستی بریارەکان، بەڵام وەکوتم ئەو فەرقی هەبوو بەداخەوە لەم کاتەیە ریاضیەکان ئەوانەی کە چۆڵی ڕێوەرشیەکان بەڕێوە بن لەم کاتەیە سەلاحەتی ئەویان نەبووە. لە کاتی دەستپێکردنەوەکە یاریەکانە هی وەکوتم وەکو جاران نبین و لە ڕووی چیوە ئاسی یاریزانەکان دابەزیوە بڵێ تۆ ناڵێ کاریگەری ڕاست ئێستا دوێنێ ڤیدیۆیەکی کریستیانۆ رۆناڵدۆ بڵاو بوویڵێ مستەوای زۆر باش و لە پێش کۆرۆنا ئەمە بۆچی بۆ تەرجیحکردنی یاریزانەکەی و بۆ هاندەرەکانی پێبوون ناوە یاریگا شتێکی ترە ڕاهێنانی بە کۆمەڵ شتێکی ترە. ڕاستە خۆم ناڵم میسی و ڕۆناڵدۆ لە ماڵۆ دانیشتون احتیفازیان بە خۆیانەوە نەکردەوە بەڵکو تەمرینیشیان هەبووە وعدەی تەدریبی خۆیان هەبووە مەسبەحیان هەبووە ئاسنیان هەبووە تەمرینی جیان هەبووە، بەڵام هیچ تەمرینێ ئێستا عیلمەڵێ هیچ ڕاهێنانێ بەبێ تۆ سوودی ئەمیەتی هینیە خاستن بە کۆمەڵ خۆ تۆ یاری فەردی ناکەی، تۆ سەحە مەیدان ناکەی بڵێ منە چم بەدەنیا ڕاکەم، تۆ تێنز ناکەی بڵێ من ڕەکداکەم، تۆ یاری جەماعیەکەی چۆڵی کوڕەشامیلاکەی لە یاریەکانە. بۆیە ڕاهێنانەکانی بە کۆمەڵش هەمی هەفتەیەکە دەستی پێکردوێتەوە، پێشتر 2-3 بوو پێکەوە، ئێستا هەفتەیەکە بە کۆمەڵ دەستی پێکردوێتەوە. ئایا فەرق نییە لەگەڵ پێشتر کە چەندی وعدەی تەدریبیانە کرد بە کۆمەڵ و چەندین یاریانەکە خولی ئەبتاڵیانە کرد، کاسیانە کرد، خولی ناخۆیانە کرد، ئیستیجامێکی زۆریان کردەوە، پاشان بە حەزەرێکی ترۆ سەیرەکەن. ڕاستی یاریزانەکان هەمویان پێش ڕاهێنانەکانیان پێش یاریەکانیان بەیانیان ئێوارە نازانم کێ هەموو چۆنڵی پزیشکیان بۆکەن و هەموو فەحسیان بۆ کرێت و ئەنجاستن ناو ڕاهێنانەکانەوە. بەڵام لەگەڵ ئەوێشتا هەل ئەتوانین بڵێن سپاس بۆخوا کە جارێکی تر ئێمە هیچ نەبێت تۆپی پێمان بینیوانێ ئەنگە لە دوو مانگی پێشودا چاوەڕێوەمان ناکرد کە ئاوا بتوانین لە شاشەکان و یاریەکان ببینینەوەنە کە ئێستا خۆشبەختانە لە مانگەیە خولی وەکو لە 12 مانگ خولی ئیسپانی دەست پێکات و لە هەرجێ مانگە خولی پریمەر
پریمەرلیگی ئینگلیزی لە دواتر خولی ئیتاڵی دەست پێکاتەوانێ کەواتە ڕاستە یاریگاکان بێهاندەرن تاموچێژێک و خۆشتێکی وای نەماوە یان کە تۆسی خولی ئەڵمانیمان بینی گەشتبووین کە جارێکی تۆپی پێمان بینیوە گەشتبووین جارێکی بلووسەکانی بلووسە زەردەکانی دۆتمۆن و بایر منخمان بینیەوە لە یاریگای بەڵام کە بینی ئەو هەندێرە جوانانە لە ناو یاریگای ئامادە نەبوون ئەتوان بڵم تا ڕادەیەک شتێک لە لامانە دروست بوو خەفەتێکی زۆرمان بۆ خوا کە بتوانین مەلعەبی دۆتمۆن کاڵی دۆتمۆنوانی هەندێرە جوانەکانی بیبینین یەک جمهوری تێدا نەبێ ئەمە توان بڵم نقطەیەکە پێدا بەڵام هەر دەست پێکردنەوەی باشترە لەگەڵەوەیشە ئێمە جارێکی دەتوانین ببینین بە یاریەکانی میسی و نیمار و کریستیانو ڕۆناڵدۆ ئەمانە لە ناو یاریگایە جارێکی دەتوانین بڵێن ئەگە ئەو مەعانات و بێتاقەتی و شتێک کە هەمانە ببینینی ئەوانە لە ناو یاریگادا لە یاریەکی لایڤەکە بینی یاریەکان تا ڕادەیەک ئەتوان بڵم کاریگەری خۆ هەیە وەک بۆ هەندەران بۆ یاریزانان بۆ شەقامی هین لەگەڵەوەیشە بێگومان هەموو لایەکی زەرری پێکەوتووە لە ڕووی مستەوا و ڕاستە یاریزانەکان ئێوێ لە کۆمەڵی ڕۆی کێشەیانی ڕاتبوو نازانام کۆمەلسی کە لای خۆمان لە عێراق و کوردستان هەیە بەڵام لەگەڵێشە هەنێ وڵات کاریگەری لەسەر هەیە باسی خولی ئەڵمانی ناکەم خولی ئەڵمانیە توان بڵم بوو بە دەستپێکێکی ئاسان بۆ خولەکانی ئەوروپا نمونەیەکی جوان بۆ دەستپێکردنەوەی خولەکانی ئەوروپا کە بێ لەم کاتیا بڵێەوە منم نەوەکو خولی هۆڵندا و فەڕەنسا بڕیاری هەڵوەشانەوە بن بڵێەوە منم خولی ئەڵمانیم دەست پێ کردەوە هیچ یانەیەک تووشی قەیران نەبووە هیچ کێشەیەک نەبووە بتوانین چارەسەری کەن و تێستیشیان کرد سەرکەوتو بۆ چەند هەفتێکە خولی ئەڵمانی ئەڕوا هیچ کێشە مشکلەیە نەبووە بۆیە ئەوانەی خولی ئەڵمانی بوو بە هۆکاری کە خولی ئیتالیش و خولی ئیسپانیش کەواز و بڕیا بدێ بکرێتەوانێ بەڵام جیاوازیە لە خولێک و تا خولێکی وڵاتی ئەڵمانیا و بەرەبنی خولی ئەڵمانیا لە هەموو کایەکان و بێڕێکابرن لەسەر ئاسی هەموو جیهانە نەک ئەوروپا هەر لە میوانداریکردنی پاڵەوانندەکانە هەر لە دامەدان و بەناو پرۆگرامیکی هەنە بۆیانەکان بینی هیچ یانەی تووشی نەقەیران بووە نەکێشە بووە لە خولی بەڵام بینی خولی ئینگلیزی وانە تەنها یانی ئەرسنال بۆی قەیران و خەریب وەڵەوەشایەوە ینی لەم فترەی پێشوودا ئەو مشکلیان هەبوو ئەوتە یانی ڕیال مەدرید زەبەلاحترین یانی جیهان ئەڵێ لە گواستنەوەی هاوینەدا هیچ یاریزانێ باگ ناکەم لەبەرچی تووشی زەرمەندێکی زۆر بوو بەڵام لە خولی ئەڵمانیاوانە بوو بەڵام هەر دەست پێکردنەوەکەی یاریکردنی فریقەکان درێژە پێدانی یاریەکان ئەتوانمە بڵێ خۆی بۆ خۆی مایە دڵخۆشیە بۆم لە ئێستادا هیچ هەواڵە هیچ ئەخبارێ هیچ شتێکی تەواوی وانەیە کە ئێمە باسیکەین بڵێن فڵان وایە فڵان وایە بەڵام هەر تەنهاڵی تەمەناکەن یاریەکان دەست پێکات و جارێکی تر چێبڕکیەکانی نێوان یاریزانەکان و بینینی کریستیانو ڕۆناڵدۆ و میسی و یاریە بەهێزەکانی خولی پریمەرلیگ ئەمە خۆی بۆ خۆی ئەتوان بڵێن مایە دەستخۆشیە و بۆی توانێت پاڵەوانەکانیش دیاری بکرێ بۆ خولەکە سپاسی ئامادەبوونی داراجەلاژ ناوبژانی پلێکی عێراق و کوردستانەکەم کە لەم بەرنامەیە لەگەڵ ما بووی بۆ شیکردنەوەی تاوی و تەوەرانین کە لە بەرنامەکە دامنەوە زۆر سپاس بۆ ئازانم سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ بینەریەوەش تا بەرنامەی داهاتووی دەرەوە یاریگا بەخواتان ئەسپێرم هەر شاد دەست خۆش